خوێندکارانی پۆلی 12 ئەمە نمونەیەکە لە جەدۆلی ویزاری ئەگەر بۆ تۆ باش بوو پەیڕەوی بکە ئەگەریش باش نەبوو ئەوە دەستکاری ژمارەی ڕۆژەکان بکە بەپێ قورسی و سووکی مەنهەجەکە و ئەگەر سعی باش نەکردبوو ڕەنگە فریای یەک پێداچنەوە بکەوی بەڵام بە جوانی فریاکەویت بەڵام ئەگەر بێت و سعید باش کرده بێ پێشتر ئەوە فریای دوو پێداچنەوە ئەکەویت سەرەتا لێرە نووسیمانە کە 61 ڕۆژتان هەیە باشە پێداچنەوە یەکەم و دوو هەمماندانەوە جا ڕەنگە تەنها فریای یەک پێداچنەوە بکەن ڕەنگە فریای دوو پێداچنەوە بکەن بۆ نمونە ئەگەر بێت و تەنها بتانەوە یەک پێداچنەوە بکەن بەم شێوازە جەدۆلەکەماندانەوە طبعاً وەکو ئەزانن تاقیکردنەوەی وزاری لێرە دەست پێکات واتە یەکەم جار زیندەزانی لەگەڵ مێژووە پاشان کوردی بیکاری بۆ شێوازەیە بەڵام بۆ پێداچوونەوە ئەمە لە کۆتایی و دەستمان پێکردووە بۆ گوتمە ئەمە نووسراوانەکان پاشان لێرە چماندانەوە ڕۆژەکانماندانەوە واتە لە 61 ڕۆژاکە هەتانە دابەشمان کردو بەسەر وانەکانە لێرە بۆ نمونە فیزیا یان جوگرافیا 10 ڕۆژمان بۆ داناوە ئینگلیزی 8 ڕۆژمان بۆ داناوە کیمیا و ئابۆری 10 ڕۆژ پاشان بۆ شێوازەی کە لە خشتەکە هەیە ئەمەش بەربارەکەیە کە لە چەندی چەنەوە لە یەکی چوارەوە ئێوە دەستەکەم بەساییکردن واتە ئەم خشتە ئەتوانن لە چەنەوە پێڕەوی بکەن لە یەکی چوارەوە پێڕەوی بکەن هەتا چەندی مانگ هەتا 31 کە یەکی 6 تاقیکردنەوەکانتانە باشە ئەمەش خشتەکە بەڵام ئەگەر بێت و بتانەوێت دوو جار پێداچنەوە بکەن لەم حاڵەتە تەنها دەستکاری ئەم ژمارانەکەن بۆ نمونە گریمان تۆ لە فیزیا باشیت بە 7 ڕۆژ تەواویەکی ئۆکی لە بری 10 ڕۆژ بنووسە 7 ڕۆژ لێرە ئینگلیزی بۆ نمونە لە 5 ڕۆژە ئەتوانی تاوی بکەی بنووسە 5 ڕۆژ ئەو 3 ڕۆژانە هەڵگرن بۆ کۆتاییەکان ڕەنگە لە کۆتاییەکانە 20 ڕۆژتان لێمێنێتەوە لەم حاڵەتە دووبارە 20 ڕۆژەکە دابەشی وانەکانتان ئەکەنەوەوانێ و بەپی هەمان تەسەسول دووبارە سعیەکەنەوەتیە بۆ زیاتر تێگەیشتن کاپشن بخوێنەوە